بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئایزان و خۆشەویستان، تێگەیشتین کە تەندروستی ئینسان تەنها پەیوەست نییە بە لاشەیەوە. زۆر جار ئینسان لاشەی تەندروستە، بەڵام لە ڕووی نەفسیەوە لێقۆماوە. زۆر جار لاشەشی تەندروستە، نەفسیەتیشی خراپ نییە، بەڵام بەداخەوە کە مامەڵە لەگەڵ خەڵکە ئاکات تووشی گەورەترین کۆسپ و کێشە ئەبێ کە ئەمانە پێوترێن نەخۆشی کۆمەڵایەتی. هەر کاتە ئینسان نەیتوانی مامەڵە لەگەڵ دەوروبەرا بکە، ئەمە پێوترێ نەخۆشە، بەڵام نەخۆشیەکەی لە جەستەیان نییە، لە دەرەوەی جەستەیەتی. ئەمەش جۆرێکە لە نەخۆشی. بۆیە بە لە پێغەمبەری خوا فێربین سڵ سەلەم زانین ئەبێ چۆن لایەنی کۆمەڵایەتی ڕاگرین، چۆن وا بکەین خۆمان منداڵەکانمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە تۆپ بن، منداڵەکانمان باپیرە گەورەی خۆیان بناسن، منداڵەکانمان دەوروبەری خۆیان ئاشنا بن پێی، خۆمان بە هەمان شێوە بتوانین مامەڵەیەکی تەندروست لەگەڵ دەوروبەرا بکەین. بەداخۆ خۆشەویستەکانم، ئەو نەخۆشیی کە ئەمڕۆ ئێمە ڕووی تێکردوین نەخۆشی شاشەکانە. هەر یەکە و سەری خسۆتە سەر شاشی خۆی و کەس ناناسێت. ئێمە کە ئەو نەدوورکەبینەوە ئەبێ حاڵی مناڵەکانمان لە مودوا چۆن بن. مناڵ تەسەوڕەکەم بۆ لە مودوا بە مامی بڵێ خزمی باوکمە، بۆ چکە هیچ جۆرە لینک و علاقەیە لەگەڵ ئەمانەیە دروست نابێ جارێکی تر. ئەم منداڵە چۆن ئەهێنیتەوە ناو کۆمەلگا، چۆن فێرێکی، چۆن گەورەیەکی، چۆن لە ئۆتیزمی ڕزگارێکیت، چۆن شیزۆید پێرسۆناڵیتی شخصیەتێکی منعەزیلی بۆ دروست بووە، چۆن جارێکی تر تێکەڵی کۆمەلگایەکەیتەوە، تێکەڵی خێزانێکیتەوە. نەخۆشیە بەلای من، باوکی نەخۆشیە بەلای منەڵە کاکتۆر، ئەم پیاوە لەگەڵ ڕەفیقەکانی هیچ عیبێکی نییە، لە ماڵی ئێمە قڕ و قەت دەنگی لێوە دەرنایێت، نەقسە، نەباس، نەسوعبات، نەپێکەنین، هیچی لەگەڵ ئێمەیان نییە. گەنجی تریە بۆ لامەڵە کاک دکتۆر، من دەست ئەبم بۆ هەر شتێک نایە بەدەستمەوە، بێتاقەتم، کەسی قەم پێ ناکە، زۆر فاشیلم لە ژیانە، سیقەم بە خۆم نەماوە، لە هەر شوێنێکە هەڵەسم و دانیشم وازانم خەڵک سی منەکا و گەڵتەم پێەکەن، هەستەکەم ناتوان بە سەپی خۆم بۆستم. بەخوا کاکتۆر نەخۆش نیم، هاتوو نەسیحەتێکم کەی. ئایزەکانم زۆر جار خەڵک بەدەست ئەمەوە ئەناڵێنێ و نازانێت چۆن چارەسەریکە. بگەڕینەوە بۆ سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. زانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵەوە هەتاوەکو گەورە بوو، لە ناز و نیعمەت و خۆشیە بوو، لە مەککەیە بوو کەیتر پایتەختی جزیرەی عەرەبی بوو، لە پاڵ باڵی عەبدولموتەلیبا بوو، باپیری کەیتر نازی کوڕەکان و زیاتریشی ئەدایە، چکە جەرگی بوو. نەخێر، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەبێ هەستێ شاری خۆی بەجێ بێڵێ، یەکەم جار بکەوێتە لای دایەن، لای حەلیمەت السەعدیە، لەگەڵ مناڵی خەڵکێکی غەریبە هەڵکا، زمانی لەوێ پاراو بێ، دواتر بێتەوە لای دایکی، دوایتر دایکی وەفات کە، دواتر بکەوێتەوە لای باپیری، تێکەڵی ماڵێکی تر، کۆمەڵگەیەکی تر. اینجا پێغەمبەری خوا بە هەتیوی ئەکەوێتە ناو ماڵێکەوە، شەرم، گۆشەگیری، بێتاقەتی، قسە نەکردن. نا، پێغەمبەری خوا جارێکی تر لەگەڵ باپیریا تێکەڵە بێتەوە، وەکو پیاو تەسەڕوفەکە، وەکو ئینسانێکی گەورە. بۆیە لە سەرجێکی عەبدولموتەلیب دانیشت و عەبدولموتەلیب لای نابرد، ئەو کوڕم شەئنێکی هەیە و لێی بگەڕێن. دواتر ئەچێتە ماڵی ئەبوو تالیب، ئەفەرمێ پەلە مەکەن هەتا وەکو برازاکەم دێ نان مەخۆن، چکە هەستەکەم بەرەکەتی خواردنەکە لەگەڵ ئەوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم منداڵێ بوو، لە هەموو شوێنێکا شوێنی خۆیە کردەوە، ئینسانێکی دەسە پاچە نەبوو، چۆن تێکەڵە بوو ئاوا ئیشێ کرد، هەر لە مناڵیەوە بە شوانی هێنایی. شوانیش دیارە نەک تێکەڵی خەڵک و دەوروبەرە بێ، تێکەڵی سروشت و شاخ و داخ و مەڕەکان و فێری بەڕێکردنی ئوممەتێکە بێ لە بەڕێکردنی مەڕ و ماڵاتەکەیەوە، چونکە هەموو تەجروب و بەحسەکانی ئەمڕۆکە ئەکرێ یەکەم جار ئەبێ لەسەر حیوان تاقی بکرێتەوە، دواتر لەسەر بەشەر. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شوانی هێنایی فێر بوو چۆن مامەڵە لەگەڵ نەفسەکانە بکە. دواتر بوو بە تاجر، تاجریش گەڕانی زۆرە، هاتوزۆی زۆرە، تێکەڵی زۆرە، قسەی زۆرە، مامەڵەی زۆرە و سەفەری زۆرە. بۆیە پێغەمبەری خوا بێت تاجیر بێ. دواتر پێغەمبەری خوا داعیە، خوای گەورە هەڵێ بژێرێ کە ئەم پەیامە بگەیەنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەرمی نەکرد، خوایە پەیامەکەت بنێرە بۆ کەسێکی تر، من شەرمەکەم، من ئەترسم، نا، پەیامەکەی وەکو خۆی وەرگرت.
سەری کرد بە هەموو ماڵێکە داوای هەموو شوێنەکانی کرد خزمەکانی خۆی بان کرد و داوای کردن عەشیرەتەکان و تیرەکانی کۆ کردەوە هەمویانی کۆ کردەوە لەسەر سەفا پێغەمبەری خوا چووە دەرەوەی مەککە لەناو مەککەیە لە کاتی مۆسیمی حەجە داوای هەموو حاجەکانی ئەو سەردەمەیە کرد دواتر ئەچوو بۆ تایف ئەچوو بۆ شوێنەکانی تر هەتاوەکو پێگەیە بدۆزێتەوە دینەکەی تیا ئارام بێ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چڵەپۆپەی لایانی کۆمەڵایەتیە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو نە پیاوێکی جەریء بوو ئەو نە پیاوێکی بەتوانا بوو کە قسەی لەگەڵ یەکێکا کرد چایە بڕێ چاوی سەیرێ کرد و دەستێ خستێ ناو دەستێەوە بۆ ئەو نەسیەقەی بەخۆی بوو ئێمە کە سەیری چاوی یەکتریەکەین چاو داخین دەستمان زووە کێشینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت دەستی لەگەڵ هیچ سەحابەیەکانە کێشایەوە هەتا سەحابەکە دەستی کێشایەوە هەر کاتێکیش پێغەمبەری خوا بیبینی نایە ئیلا تەبەسەم ئیلا بەڕوویانە پێیەکەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیقەیەکی زۆری بەخۆی هەبوو لە ناخی خۆیە ئەیزانی محەممەد چێیە ئەیزانی بۆچی خوای گەورەش هەڵی بژاردووە ئەم سیقە بەخۆبوونە نەمانی غەش و حەسەد و نیفاق و دووڕووی و کێشە و گومان لە ناو نەفسی خۆیە وا ئەکا دروستێکە وا ئەکا ئینتڵاقی بۆ ناو خەڵکی ئێمە زۆر جار کێشە ناوخۆیەکان کێشە داخلیەکانەوە مەلێکە نەتوانین قسە بکەین نەتوانین ڕێی خۆمان دەربڕین نەتوانین پێشەنگی مەجلیسکەین نەتوانین لە ناو هاوڕەکانمانە کاپتن بین نەتوانین خاوەنی پرۆژە بین لە هەموو شتێ بسڵەمینەوە لە هەموو شتێ بترسین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەی نەبوو ئەبینیت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم سیقە و متمانەیەوە بوو بۆیە عەلی کوڕی ئەبی تاالب بەو هەموو غیرەتەیە فەرمووە لە کاتێکا شەڕ گەرمە بوو خۆمانەدایە پاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم واتە دڵێکی هەبوو پێغەمبەری خوا بەقەدەر شاخەکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕووی کۆمەڵایەتیەوە ترس وەکو کورد دەڵێ ترس لە مەزهەبیانە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دۆستایەتی بوو دژایەتیشی دژایەتی بوو بۆیە هەموو دژمنەکانی حسابیان بۆ کرد بەڵام نی ئەگەیانە سەر ئێسقان لەگەڵ کەسیانە بۆیە ئەبینی دواتر هەر هەمویان دانە بەدانە بانگەکا بۆ سەر مێزی باوەڕ و ئیمانی پێهێنن دژمنە سەرسەختەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ئەخیری عمریانە ئەوەی کەمابەوە هیچی لەدەست پێغەمبەری خوا ڕای نەکرد هەمووی هات لە عەمری کوڕی عاسەوە لە خالیدەوە لە عیکریمەوە هەر هەمووی دانە بەدانە موسڵمان بوون و هاتن ئیمانیان هێنا بە پێغەمبەری خوا بۆ چکە پێغەمبەری خوا ئەوەی لەگەڵا هێشت بوونەوە کە دڵیان پێی خۆش بێ و بزانن پێغەمبەری خوا ئەو دڵە گەورەی جارێکی ترجی ئەمانیشی تیا بێتەوە بەڵێ خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرقافڵە بوو لە کاتێکا چوو بۆ حەج ئێمەش لە کاتێکا بە دوای حاجەکانە ئەڕۆین بە دوای کەسێکا ئاچین کاڵین وەڵا ڕووی خۆش بێ بە ئارام بێ دەم بە بزە بێ قەت تووڕە نەبێ لێمان بۆیە بینی دایمە ئەو حاجیانەی کە کاروانەکانیان جمەی دێ ئەو سەرقافڵانن کە سەرقافڵەکانیان ڕووخۆش و دەم بە پێکەنین و ئینسانی خۆتان ئاساین بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵەوە لەگەڵ خێزانەکانیە کە ئەچووە ماڵەوە پێکەنی ماچی خێزانەکانی کرد قسەی خۆشی بۆ کردن سۆحبەتی لەگەڵا کردن دەستبازی لەگەڵا کردن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵەکەی خۆیە هەڵەسا جلەکانی پاکژە کردەوە نعلەکەی ئەدووریەوە ئەمە چیە بوو ئەمە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه و سلم مەلیکی ئەو کاتە پاشای ئەو کاتە کە هەموو دەسەڵاتێکی هەبوو بەڵام هەڵەسێت بە دەستی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نعلەکەی بدوورێتەوە لەمە خراپتر لەمە سەیرترتان پێ بڵێم ئەمە چێ بوو ئەمە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه و سلم کە نعلەکانی بە دەستی خۆی بدوورێتەوە و ئیش و خزمەتی خۆی کا لە ماڵەکەی خۆیە کانە یەخدیم نەفسەه بنەفسیه خۆی خزمەتی خۆی کا لە ماڵەوە دواتریش هەستێ مەڕەکەی بدۆشێ لا إله إلا الله چۆ بە ماڵی پیاوێکی گەورە ببینە پیاوەکە کەوتۆتە ژێرگوانی مانگایەکە و شی دەدۆشێ چی پێڵیت نا کەوتۆتە لای مەڕێک و ئیساکەنا دەفرێکی دانا و شیرەکەی تێکا ناجلەکانی حازر کردۆ ئیساکەنا ئەیکاتە ناو غەسالەوە تخوا من تۆ چی پێڵین
بە چ ناو ناتۆرەیە بانگەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە لە ماڵی خۆیان ئەکا بۆیە دایک عایشەمانە فەرمێ پێغەمبەری خوا لە ماڵی خۆیان ئەمەیە کرد خزمەتی خۆیە کرد و دایمەش دەم بە پێکەنین بوو یعنی ئەو پەڕی ئینسیجام لە ماڵی خۆیان دواتر لەگەڵ سەحابەکانە پێغەمبەری خوا متەواضع بوو صلی الله علیه و سلم پێی عەیب بوو لەناو سەحابەکانە تەنانەت قاچیش درێژکە صلی الله علیه و سلم کە عوسمان دەرەکە و قاچێکی شای فەرموو شەرم نەکەم لە پیاوێک کە مەلایکەی ئاسمان شەرمی لێیەکە پیاوێکی ڕووکراوە بوو بە ئوسلوبێکی هادی و لەسەر خۆ قسەی لەگەڵ خەڵکا کرد بەشداری خۆشی و ناخۆشیەکانی سەحابەکانێ کرد هەر کاتێ قسەی لەگەڵی کە کاب کردایە بە هەمووی ڕووی تێ کرد ئاوا لە تانیشت و ئاوا بەلاقرتیەوە سەیری هیچ لە سەحابەکانی ناکرد لەگەڵ هەموو کەسێکە ئەوەستا و قسەیە کرد هەموو کەسێک بۆی هەبوو پێغەمبەری خوا بگرێ و قسەی لەگەڵا بکە بەڵێ تەنانەت پێغەمبەری خوا کە چوە ناو سەحابەکانەوە خۆی بۆ جوانەکردن یعنی بە جلێکەوە نەئەچوو کە جلی ماڵ بێ بەڵکو جلێکی لەبەرە کرد کە دۆست و دوژمن پێیشاد بێ لە کاتێکیشا هاتە سەر ڕاوێژ و پرسوڕا پێغەمبەری خوا سەلەم پرسی بە هەمویانە کرد کە پێغەمبەر بوو وەحیشی بۆ داوەزی ئەو نە بەو گەورەیە بەو عەزیمیە بەڵێ ڕێزی لە میوانێ گرت هەر کاتێکیش بان کرایە بۆ داوەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەدەمیانەوە چوو ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ مناڵێک بوو أفرما خدمت رسول الله صلى الله عليه وسلم 10 سنين فما قال لشيء صنعته لما صنعته ولا لشيء تركته لما تركته 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەری خوایە بووم صلی الله عليه وسلم هیچ شتێکم نەکرد بڵێ ئەنەس بۆ کردت هیچ شتێکم بەجێ نەهێشت بڵێ ئەنەس بۆ نەتکرد الله منداڵێک خزمەتکارە ئێمە لەگەڵ خزمەتکارەکانمانە تخوا لەگەڵ مناڵەکانمانە چۆن ئاوا ئاجوڵینەوە پێی نەوتم بۆ نەت کرد و پێیشی نەوتم بۆ بەجێت هێشت بۆیە ئەنەسە فەرمێ کە پێغەمبەری خوا هاو بۆ مەدینە هەموو شتێ پێ بە پێغەمبەری خوا وەسە سەلەم ڕووناک بووە کە پێغەمبەری خوش ئەو ڕۆژە وفاتی کرد هەموو شتێ لەبەر چاوم تاریک بوو خۆری مەدینە کوژایەوە بۆیە بینی پێغەمبەری خوا صلی سەلەم لەگەڵ دۆست و دوژمنە لەگەڵ عەرەب و کوردە لەگەڵ ڕۆم و عەجەمە تەعامولێکی هەبوو شایانە هەموو کەسێکیشی ئەترافی بەم فەزڵەی پێغەمبەری خوا کە صلی سەلەم چەند شەرمن بوو لەناو سەحابەکانە ئەو نەش لە دەرەوە لێ هاتوو قیادی و ئینسانێکی کۆمەڵایەتی بوو بۆیە هەر کەسێ ڕۆژێ بیبینایە حەزی ناکرد لە بەهەشتی شالی جیابێتەوە بۆیە ڕەبیعی کوڕی کەعب لە کاتێکا خزمەتی پێغەمبەری خواکا و ئاوەکا بەدەستیە پێغەمبەری خوا صلی سەلەم فەرمێ داوام لێ بکە فەرمێ یا رەسوول الله أسألك مرافقتك في الجنة أميوت لبهشتا لقلتا بم لبهشتا حەزەکەم لێت دوور نەکەم بەوە چونکە تازە تۆ لەگەڵ چڵەپۆپەی بەنی ئادەم ئایە سەرا هاتوویت بە خەڵکی تر رازی نابی حەزەکەم لە خزمەتتا بم ئەی پێغەمبەری خوا بەخوا ئێمەش هەروە حەزەکەین لە خزمەتی پێغەمبەری خوایە بین خوایە پێغەمبەری خوا بێبەش بووین لێ لە دنیایە خوایە لە قیامەتە لە دراوسێتی و تێکەڵی و هاوڕێتی پێغەمبەری خوا صلی سەلەم بێبەشمان نەکەی بۆ چکە دارێک کە پێغەمبەری خوا خوتبەی لاوە ئەدا کە لێی دوورکەوتەوە هاواری لێ هەستا و گریا ئەی دڵی ئەمە ئەبێت چۆن بێ لە کاتێکا پێغەمبەری خوامان لێ دوورەکەوێتەوە کەواتە گەر نەماتوانی ئەمە بکەین ئەبێ شوێنپێکانی هەڵگرین ئاوا بین کە پێغەمبەری خوا بووە و لە ئێمەی ویستووە کە بین بەڵێ هەر کاتی ئەمەمان کرد ئەو کاتە توانین بە خۆمان بڵێین ئینسانێکی تەندروستین لە ڕووی کۆمەڵایەتیەوە و هەنگاوەکان و شوێنپێکانی خۆشەویستمان هەڵگرتووە. سلام علیکم ورحمة الله وبركاته.